هەردووکی بڕیاری دەرچووە بۆ گەڕانەوەی بەڵام بەداخەوە تا ئێستاکە حکوومەتی بەغدا مل ناداتە دەسەوە. قەرزاری ئێستا قەرزار کیمیاویم و قەرزار سایە دەڕاستەی پارەکەم. کاکە ئیسلام کێشەی ئێمە لێرە بڕیارەکانی کابینەکەی محەممەد شیع سوودانی بووکەوە سعری دانیوەڵی لە 850,000 نار داگرت بۆ 700,000 نار بۆ داخلی پلانی کشتتوکاڵی و ئەوەی لە دەروەوەی پلانی کشتتوکاڵی بۆ 500,000 دینار. ئەمە کێشەیەکی گەورەی و زیانێکی گەورە بە جوتیارانی هەموو عێراق گەیەنێت. زیاتر جوتیارانی کورد کێشەکەیان لەوەیە کە ئەرزەکانیان کراوەتە دەرەوەی پلان بە تایبەتی لەبەرەوەی کە ئاڵێ ئەمە کێشەی یاسایی لەسەرە بڕیاری ژمارە 29 ئەنجومەنی وەزیرانی ساڵی 2012 جێبەجێ نەکراوە، یاسای ژمارە 3 ساڵی 2025 جێبەجێ نەکراوە، لەوەی ئەرزەکەی کردووە دووەنیمی کردووە تەنی کردووە بە 500,000 دینار. ئەمە زیانێکی گەورە بە جوتیاری کورد دەگەێنێ بە تایبەتی لەناو ئەم بڕیارەیە بەداخەوە. خۆی کێشەی کورد و تورکمان 1,200,000 دۆنم ئەرزی کورد و تورکمان لە کەرکووک و دەوروبەری کەرکووک داگیر کراوە، 900,000 نزیکەی بە بڕیاری لژنەی شؤونی شیمال ئەو وەختە اتفاق کرا و 300,000 دۆنمیش بە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش مەجلیسی قیادی سەورەی منحل مستەملەکە کرا. ئەوانە هەردووکی بڕیاری دەرچووە بۆ گەڕانەوەی بەڵام بەداخەوە تا ئێستاکە حکوومەتی بەغدا مل ناداتە دەسەوە بۆ جێبەجێکردنی و پەرلەمانتارانی کورد و بەرپرسانی کوردیش لە بەغدا بەداخەوە تا ئێستاکە هەنگاویان نەناوە بۆ ئەوەی کەوا کارە سەر بکەن بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانە. مەبەست لە گرتنەوەکەمان لەسەر ئەو بڕیارەی بەڕاستی ناقانونی نابەجێیە. ئێمە عێراقین لە هەر شوێنێکی ئەو وڵاتی بژین ئێمە عێراقین. هەمان مەسرفمان لێ کردووە، تەنی کیمیامان کردووە بە ملیۆنێک و 250 تا 300,000 گەنمەکەش تا 800,000 پێدراوە بە هەمان شێوە. ئەو بڕیارە وەڵا خارج خوتە و داخل خوتە با بێمە عێراقین هەموو عێراقیەک پارچە عێراقەوەەوەیە. دوایش تا ئێستا بەڕاستی جوتیار پاری وەرنەگرتووە دا پاری وەرنەگرتووە کە دەرێ ئێستا 500,000 یا 700,000 کاکەژان من کە دەچم 500,000ەکەم نادەێت ئەویش ڕێژەی داشکانی تێدایە ڕێژەی پیسی تێدایە. دوای بە هەمان شێوە جارشکە ئێمە و گەنمەدەی بینە مەسوای پەکرەی لۆری لێ بدەین بگرە نێزگەی 400 و 6,000 بێمە دەمینێتەوە. ئەگەر باسی دوورنەکەشی بکەم و تا دەیهینمە بەرهەم و دەڕاستەکەش بم تۆ قنەعەتە بی 400,000 لەسەر من مارە تەکلیف دەکاتن. ئەمە بەڕاستی بڕیارێکی زۆر نابەجێ ئێمە دژی ئەو بڕیارەینە. ئەخۆم حاڵیان تقریبا 215 دۆنمم هەیە. ئەگەر هەر لە دۆنمی 50,000 زەرر بکەم ئەوە تقریبا هەموو شتێکم ناوە. دوای ئەوەشەوە من قەرزارم ئێستا قەرزار کیمیاویم و قەرزار سایە دەڕاستەی پارەکەم. هەتاکم ئێستا خەڵک سامەڕای هەموو ڕۆژ تەلەفۆنم بووەکە. ئێستا ئەوەی شەکەمان ئاوهایە و ئەمانەوەیە بەشکەم خوتەیەکەمان بۆ زیادەکەنەوەی کەنە 850 و کوجارە.